سڵاوتان لێ بێتۆم کاتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی هەنگاوی نوێم بە دیدارتان شاردەوە. هەمومان دەزانین کشتتوکاڵیەکێکە لە گرنگترین ئەو سێکترانەی کە ڕۆڵی هەیە لە بژانەوەی ژێرخانی ئابووری و دابینکردنی ئاسایش خۆراک بە شێوەیەک ئەزمموی پشتگوێخستنی کەتی کشتتوکاڵی و ئاوردەکردنی مادە خۆراکەکان لە دەرەوە هەمیشە دەرئەنجامەکانی وای کردووە هەرێمی کوردستان لە ژێهڕەشە و ڕەحمەتی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی و گۆڕانکاری نرخی خۆراکان بێت لە بازاڕەکانی جیهان و لە بەرامبەریشدا کاڵای جوتیارانی ناوخۆ ساغنەوە. یەکێک لە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیکردن و لە هەمان کاتدا برەودانە بە کشتتوکاڵ وەک سەرچاوەیەکی گرنگی ئابووری و هەوڵدانە بۆ جێبەجێکردنی چەندین پرۆژە کە لە خزمەتکردی کشتتوکاڵ و جوتیارانی هەرێمی کوردستان بێت. بۆ ئەمە بەستا هەوڵ دەدەم لەم ئەڵقەیەدا لەگەڵ خات و بێگەر تاڵبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی داتا و شرۆڤە و ژمارەوە باس لە بژانەوەی کردی کشتتوکاڵ بکەین لە هەرێمی کوردستان. بێگەرخان بەخێربێت. زۆر سپاس. لە سەرتادا ئەمەوێت لەسەر پرۆژەکانی بواری بەلەوەری و کشتتوکاڵ قسە بکەین. هاوکارانم گرافیکێکیان ئامادە کردو ئەگەر تێبینی بکەین تەماشا دەکەین کە ئەو پرۆژانەی لە بواری پەلەوەری و کشتتوکاڵیدا لە ماوەی یەک ساڵدا مۆڵەتتان پێداون 237 پرۆژە. دیارە بەناوی خی گەورە و میهرەبان کەرتی کشتتوکاڵ و سێکتەری کشتتوکاڵێکەکە لە سێکتەرە هەرە گرنگەکان کە بەداخەوە دەکرێت بڵم لە ڕابردوودا وەکو پێویست گرنگی پێنەدراوە. بەڵام ئێمە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی دوایەوەی کە بەرنامەی کاری خۆیدانا و لە بەردەمی پەرلەمان و ڕای گشتیدا بەرنامەی کارەکەی ئەعلان کرد یەکێک لەو سێکتەرانەی کە تەرکیزی لەسەر بوو بابەتی کەرتی کشتتوکاڵ. ئێمە لە بواری کە خاڵ بە خاڵباسی پرۆژەکان بکەین ئەو پرۆژانەی کە لە بواری کەرتی پەلەوەری و کشتتوکاڵیدا ئێمە لە ماوەی یەک ساڵ مۆڵەتمان پێداون کە نزیکەی لە سەروی 200 پرۆژەی کشتتوکاڵیە یعنی ئەوەی کە مۆڵەتمان پێداوە بڵێ و دابش بووە بەسەر پارێزگا و ئیدارە سربەخۆکانی هەرێمی کوردستان. مەبەستی ئێمە لە بەرزکردنەوەی ئاستی بڵین پرۆژە کشتتوکاڵیەکان بۆ ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا ئەمە من ئەگەر بمەوێت وەصفێکی کەرتی پەلەوەری بکەم لە هەرێمی کوردستاندا یەکێکە لە بوونیە تەحتیە بەهێزەکانی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا چونکە ئێستا دەکرێت بڵێم ڕێژەی پێویستی بازاڕی خۆمان زیاد لە پێویست هەمانە کەرتی دەواجن و مریشک هێلکە تاوەکو ئێستا نەگەیشتوینەتە بڵێن ئیکتیفای بازار بەڵام بە کورت و مختصارەکەی کە بمەوێ قسەی لەسەر بکەم بەڵێ 237 پرۆژە ئەوە دەکرێت ئێستا گەر ئامارێکی ورتر وەربگرینەوە لە چەند مانگی ڕابردووشدا لە دوای ئەم ساڵە مۆڵەتەکان زیاتریش بووە کە بە شێوازێکدا بەش بوونە لە هەولێر 39 پرۆژە لە سلێمانی 141 پرۆژە و لە دهۆک 24 پرۆژە هەڵەبجە کە پارێزگایەکی تازەیە یەک پرۆژە و گەرمیانیش 35 پرۆژە لەسەر ئەنجامدانی گرێبەستی کشتتوکاڵی تەمان ئەمانە پرۆژە ئەو پرۆژانە بوون کە لە پەلەوەری کشتتوکاڵیدا لە ماوەی یەک ساڵدا مۆڵەتتان پێداون سەبارەت بە ئەنجامدانی گرێبەستی کشتتوکاڵی ئەگەر سێری بکەین لەویشیان 223 گرێبەستی کشتتوکاڵی ئەنجام دراون. مەبەست لەم پرۆژانە چیە لەم گرێبەستانە ئەو گرێبەستانە تایبەتن بەچی گرێبەستە کشتتوکاڵیەکان؟ بەڵێ گرێبەستە کشتتوکاڵیەکان خۆتان دەزانن ئێمە زەوی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا بە پێی یاسا بەرکارەکان دەدرێتە جوتیاران و بە پێی وحدەی تەوزیعکە دابش دەکرێت بەسەر بە قانونی دابشکردن کە دابش کراوە بەسەر جوتیاران لە هەرێمی کوردستاندا جیاوازی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا جوتیار بۆ ئەوی کە بتوانێت ببێتە خاوەنی پارچە زەویە کە کاروباری کشتتوکاڵی خۆی تێدا بکە و بەرهەمی هەبێ بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستاندا لە ڕێگەی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەیوەندیدارەکانمانەوە مراجعات دەکات بۆ ئەوەی کە گرێبەست بکە لەسەر ئەو زەویە کە دەیەوێت بەکاری بهێنێ. چەند جۆرێکە ئەوان ئەو زەویانەی کە جوتیار لە سەرەتادا بۆ یەکەم جار دەیەوێت گرێبەستی لەسەر بکە بەپێی یاسا و تعلیماتی بەرکار ئێمە گرێبەستی بۆ ئەنجام دەدەین یاخود ئەو زەویانەی کە بۆ نمونە دوای ئەوەی کە ئەو کەسێک کە گرێبەستی بۆ کراوە بۆ خۆی کۆچ دەکات یان واز لە گرێبەستەکەی دێنێ وەرەسەکەی بەڵێ وەری دەگرێ بۆ ئەوەی کە لە بەکارهێنانی بەردەوام بێ لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان و جۆرێکی دیکانەشمان ئەوانەیە کە تاوەکو ئێستا دەکرێت بڵم کێشەیەکی زۆری دروست کردووە ئەویش ئەوەیە زۆر جار کڕین و فرۆشتن بۆ گرێبەستانەوە کراوە بەڵام تەحویلی گرێبەستی کشتتوکاڵی کەمە کە ئێستا ئێمە بە دوای ئەوەی کە تعلیماتێکمان بردە ئەنجومەنی وەزیران و بەسپاسەوە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز پەسەندی کرد و بڕیارە لە داهاتوێکی نزیکدا بکەوێتە
بواری جێبەجێکردنەوە ئەویش بریتێ لە تەحویلی گرێبەستەکان لەو کەسانەی کە کڕیون و فرۆشتنیان پێکردووە ئەواتە ڕەزامەندی لەسەر دەدرێت. بەڵێ ڕەزامەندی لەسەر درراوە ماوە لە وەقایعی کوردستان بڵاو بکرێتەوە و تعلیماتە کۆک و خۆی بچێتە بواری جێبەجێکردن لە کاتێکدا لە سەراحەت بابەتی کڕین و فرۆشتن بە گرێبەستی کشت و کاڵی بە قانون مەمنوعە، بەڵام ئەمە حقیقەتێکە کە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ لە ماوەی کارکردن بەڵێ وەک یعنی درکمان پێکردووە بۆ ئەوەی کە ئەم بابەتەش هەلکەین تعلیماتێکی تایبەتمان بۆ گرێبەستانە هەرسیەکی تێدایە بۆ نمونە ئەوانی وەڕیسەیە کە جنابەت ئاماژەت پێکرد بۆ تەحویلەکەشە و گرێبەستی نوێژ ژمارەیان 223 ئەگەر سەیری بکەین لە هەولێر ئەگەر بە خۆتان جنابتاشی بکەنەوە لە هەولێر 120 گرێبەست بە هەموو جۆرەکانیەوە ئەنجام دراوە و لە سلێمانی 35 گرێبەست دهۆک سفر بووە وحدەی یعنی دابشکردنی زەوی لە دوهۆک گەورەیە ماشەڵڵا ئێمە جوتیارەکانمان لەوێ بە ڕێژەیەکی زۆر زەویان لە بەردەستە جوتیارمان هەیە نزیکەی 150 بۆ 200 دۆنمی لە بەردەستە بەڵام لە باقی شارەکانی تری هەرێمی کوردستاندا شێوازی دابشکردنەکە جیاوازی زۆری تێدایە لە هەڵەبجە 13 گرێبەست ئەنجام دراوە و لە گەرمیانیش 55 زۆر باشە ئەمە هەوڵ دەدەین وردە بچینە سەر بەشەکانی دیکەی کشت و کاڵ لە خانووی پلاستیکیەوە دەست پێکەین پێم وابێت ئێستا 23500 خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستانە هاوکارم کاروان ڕەحمان کە ڕۆژنامە نووسێکی بنکۆڵ کارە لە کوردستان 23 راپۆرتێکی لەسەر خانووە پلاستیکەکان ئامادە کردووە بە پێکەوە بینێن. کارکردن بۆ دروستکردنی 5 سایلۆ لە شارەکانی دۆک هەڵەبجە زاخۆ کفری و هەریر کە هەر سایلۆیە خەرجەکەی نزیکی 20 میلیارد دینار. سەرڕایبوونی قەیرانە یەک لە دوایەکەکان پەتای کۆرۆنا داوەزینی زیاتری نرخی نەوت بەڵام بۆ بایەخپێدان و زیاترکردنی بەرهەمی ناوخۆیی ژمارەکان پێمان دەڵێن کە بە پاڵپشتی زیاتری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەکانی خانووی پلاستیکی ڕووی لە زیادبوون کردووە. ژمارەکان بەم جۆرەن 23500 خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستاندا هەیە لە هەولێر 540 جوتیار 2900 خانووی پلاستیکی بەڕێوە دەبن لە سلێمانی 1608 جوتیار 16770 خانووی پلاستیکی بەڕێوە دەبن لە دوهۆک 905 جوتیار 2644 خانووی پلاستیکی سەرپەرشتی دەکەن لە هەڵەبجە 32 جوتیار 387 خانووی پلاستیکی بەڕێوە دەبن لە گەرمیان 175 جوتیار 789 خانووی پلاستیکی بەڕێوە دەبن. ڕینی خانی پلاستیکی کە دابشمان کردی بۆ سەر جوتیاران با 11 میلیارد و 155 هزار بۆ 1766 خانی پلاستیکیمان دابش کرد لەسەر جوتیاران بە پاڵپشتی 175 لەگەڵ ئەوەشتا بە بەردەوامی ئێمە ڕینی پێین و قوتکەر و تۆ بۆ جوتیارانمان کردووە بە بەردەوامی ئێمە لایلۆنمان کڕیوە بۆ ئەو جوتیارانەی کە خانی پلاستیکەکانیان کۆنە و لایلۆنەکانیان دڕایە پاڵپشتیمان کردوون بەڕاستی. لە ئێستاشدا سەرڕای قەدەغەکردنی هاوردەکردنی چەندین بەرهەمی دەرەکی هاوکات بەشێک لە جوتیاران کاربەوە دەکەن لە خانووە پلاستیکیەکانیاندا ئەو بەرهەمانە بچێنن کە لە وەرزی زستاندا لە دەرەوە هاوردە دەکرێت. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخی زیاتر بە بەروبوومی ناوخۆیی و ساختکردنەوەی بەرهەمەکان دراوە. بۆ نمونە بەپێی ئەم نووسراوە بێ کە واژووی بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵی لەسەرا تێیدا هاوپێچی کۆمەڵێک لە بابەتی کشت و کاڵی و هەندێک لە تەماتە و خەیار و کولەکە و بابەتی میوەهات کراوە. بۆ نمونە باز لەوە کراوەکە کاهوو بەروبوو مەگەڵایەکان و تەڕەپیاز بە درێژایی ساڵ قەدەغەن کە بێنە هەرێمی کوردستان بەڵام کولەکە لە 15 بۆ 15 قەدەغەیە بێت. هەروەها لە بابەتی میوە قۆخ و هەنجیر و سێ و هەنار و ترێ و جێلاس باجی زیاتر و گومرجی زیاتریان خراوەتە سەر بۆ ئەوەی کەمتر بێن تەنانەت هەنار و ترێ بە درێژایی ساڵ قەدەغەیە کە هاوردەی هەرێمی کوردستان بکرێ لە بەروبوومی ئاژەڵیش هەندێک لەوانە بە تایبەتی هێلکە قەدەغە کراوە کە هاوردەی هەرێمی کوردستان بکرێت. پێخۆشحال نەگەنێ بەرەمی خۆمان ساختکەینەوە لەو بازاڕی ئەو بەرەمانە قەدەغکران نێنە هەرێمی کوردستان فەلای خۆمان زەرەرمان نەبیتن کە بێمە زەرەرمان دەبین. لە 200 خانووی پلاستیکی چاندنی پەتاتە ئەنجام درا کە بۆ یەکەم جارە ئەم چالاکی ئەنجام بدرێ کە سەرکەوتنیشی گەورەی بەدەستێنا و بەرهەمەکەی بریتی بوو لە 240 تۆن پەتاتە. دەستخۆشی لەو کابینە ئینشاڵڵا ئیشی کردووە بەس داوا دەکەین ئیشی زیاتر بکرێت لە بۆ جوتیار بەڕاستی ئەو سارەکە بە تایبەتی تەماتە کە جوتیار زەرمەندێکی زۆر بووە داوا لە حکوومەتی هەرێمی دەکەین لە وەزارەتی کشت و کاڵ دەکەین بە زووترین کات کارگەی مەحزون تەماتەی بەکار بخنەوە لە بۆی جوتیار
زەرمەندی ئەوەندە چکە لە بۆی ئەمە مشکلەی ئەومان هەیە هاوردە هەیە هەناردنمان نییە. دەچینە یەکێک لە کارگەکانی خاوێنکردنەوەی گەنم و ئامادەکردنی بنەتۆی گەنم. تا ئەم ساتەش کۆمەڵێک کار لەم بوارەدا ئەنجام دراون کە پێشتر هاوشێوەی نەبووە. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بە پیشەسازی گەنم دراوە، ئەویش لە ڕێگەی دروستکردنی سێ کارگەی گەورە لە هەولێر، لە سلێمانی و لە دهۆک کە بڕی 500,000 تۆن گەنم وەردەگرنەوە و دواتر دابەشی دەکەنەوە یان دەکرێت بە ئارد و ئەو بەرهەمانی دیکە کە لە ڕێگەی گەنمەوە دروست دەکرێت، هەروەک دابشکردنی 5500 تۆن بنەتۆی گەنم بەسەر نزیکەی 4500 جوتیار، خاوێنکردنەوەی 2190 تۆن گەنمی بنەتۆ بە نرخی پاڵپشتی کراو بۆ جوتیاران، ئەنجامدانی 163 توێژینەوەی زانستی، هەروەک ئەنجامدانی 1443 خول و ڕاهێنان و وەرکشۆپی جۆراوجۆر بۆ جوتیاران و فەرمانبەران لە وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا خەریکین پرۆگرامێکی نوێ دادنین لە بۆ بەرهەمهینانی بنەتۆی گەنم بە شەراکەت لەگەڵ کەرتی تایبەت. وامان کردووە هەم بە شێوەیەکی زانستی بێت و هەم بە شێوەیەک بێت کە زۆر پارە لە حکوومەت وەرنەگیرێت بۆ مەبەستی بەرهەمهێنانی بنەتۆی گەنم. وامان کردووە کە پلە سەرەتاییەکانی بنەتۆ لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە بەرهەم بهێنرێت و پلەکانی تر بیدەین بە کەرتی تایبەت بۆ ئەوەی ئەوان لە لای خۆیانەوە بەرهەمی بهێنن بە کەمیاتی زۆر و بتوانین ئێمە بە دەعم تەوزیعی سەر جوتیارانی بکەینەوە لە کۆتاییە بتوانین بەرهەمی گەنم تۆزێک زیاتر بکەین لەوەی ئێستا کە هەیە. ئومێدەک هەیە ئینشاڵڵا زیاتریشمان ئومێد پێ هەیە بۆ کابینەی کە خاستەن ئەو کڕینەوەی بەرهەمی جوتیاران لە ناو کۆمپانیانەوە ئومێد دەکرێت ینی بە بازاڕکردنی گەنمی جوتیار سارانە بە تایبەتی لە ئەو پارێزگانەی هەرێمی کوردستان کێشەی زۆر گەورەیە. یەکێک لە کارە گرنگەکانی دیکە بەدەر لە خانووی پلاستیکی و گەنم پرۆژەی بەرهەمهێنانی شەکر لە چەوەندەرە لە سنووری ئیداری ڕاپەڕین. مامەڵە سەرەتاییەکانی تاو بوو و لە داهاتوویەکی نزیکدا دروستکردنی پرۆژەکە دەست پێ دەکا و کارگەکە گرێبەز لەگەڵ 8,000 جوتیار ئەنجام دەدات. دەست خۆش بۆ کاروان ڕەحمانی هاوکارم. بێگەرخان لەگەڵ بینینی ئەو راپۆرتە دڵخۆش دیار بووی. زۆر دڵم خۆش بوو بە تەئەکید، یعنی تەسەوڕم نەکرد یەکجار ئیشەکانمان ئەوها جوان هەم ئێوە تەختیەتان کردووە هەم یعنی بەو شێوەیە بە وردەکاری چوینەتە ناو تەفاسیلەوە. ئەم خاونە پلاستیکانە ئزافەیەک دەخەنە سەر کەرتی کشتوکاڵی. طبعا ئەوانە ڕۆحی کشتوکاڵن سەراحەت، چونکە یەکێک لە بنەما گرنگەکانی ئەوەی کە ئێمە بتوانین بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان لە هەموو وەرزەکانی ساڵدا بەرهەمی ناو خۆی خۆمان بخینە ناو بازاڕەکانەوە خانوە پلاستیکیەکانمانن، بەڵام دەبێت یعنی زیاتر پەریان پێ بدەین، چونکە یەکێک لە ئەوان گرفتیان زۆرە بەڕاستی. ئێمە لە دوای دەست بەکاربوونمان کۆمەڵک ینی بڵێن دانیشتنمان لەگەڵ ئەنجام داون، کۆمەڵک تەڵەبیاتی ئەوانمان وەرگرتووە. طبعا بۆ زانیاری تاوەکو ئەم کابینێ دەست بەکار نەبوو و ئێمە لە وەزارەتی کشت و کاڵکارمان لەسەر نەکرد مۆڵەتی فەرمیان نەبوو ئەم خانووە پلاستیکیانە. ئێمە ئێستا تعلیماتی تازە خەریکە دەردەکەین بۆ خانووە پلاستیکیەکان و بە پێدانی مۆڵەتی فەرمی بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت یعنی هەم دعم و پشتیوانیەکان کە لە ڕابردوو کردوێتی ئێستا زیاتریکە و هەم ئەوانیش بتوانن بۆ کارکردنی خۆیان بڵین ئەو ڕێکارانەی کە پێویستیانە بیگرنە بەر. جگەلەوە یەکێک لە گرفتە ئەساسیەکانیان ئەوەیە کە ئەو خانووە پلاستیکیانە تاوەکو ئێستا نەیانتوانیوە خانوویەک بۆ مەسەلەن کرێکارەکانیان بۆ ئیشوکاری خانووەکان دروست بکەن لە نزیکی بیتە پلاستیکیەکان. ئێستا ئێمە تعلیماتی تایبەتمان بۆ ئەمە بەستش پلاستیکانە دەتوانن کە پێداویستی خەڵک پڕ بکەنەوە بێگومان ناتوانن چکە هێشتا خانووە پلاستیکان بەو ڕێژێنین ئەجێندا و ئیشکردن و کارنامەتان چیە بۆی کە زیاتر گەشە بەڵێ ئێمە ڕێژەی بڵێن خانووە پلاستیکیەکان لە هەرێمی کوردستان کەم نین، خۆشبەختانە زۆرن و ڕۆژانەش ینی ئێمە ئەو مامەڵانەی کە دێتە بەردەستمان جوتیاران ڕغبەتیان لەسەر فراوانکردنی هەیە و ئێمەش پاڵپشتیان دەکەین، بەڵام ئەوەی کە ئێمە دەمانەوێت بە سەراحەت ینی پێکاتی خانووە پلاستیکیەکان بگۆڕین بۆ خانووی شوشەی بۆ ئەوەی کە بتوانین ینی بەرهەمەکان لە هەموو وەرزەکانی ساڵدا بەو شێوازە بەرهەم بێنین کە تەندروستە و بە کوالیتێکی باش بۆ ئەوی بکەوێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. و لە ئێستادا هەر لە هەفتەی ڕابردوو ئێمە
لەگەڵ کۆمپانیایە کە سەردانی وەزارەتمانی کردووە و تەرحێکی خرسۆتە بەردەستی وەزارەتمان و بڕیار وایە قۆناغی یەکەم وەکو تەجروبە لەسەر 5 دۆنم زەوی کە ئێمە وەکو وەزارەت بۆی دابین دەکەین بە دیاری بۆ وەزارەتی کشت و کاڵ بڵێن بەیتی شوشەیی دروستکە بە هەموو ئەو ئیمکانیەتانی کە پێویستیەتی بۆ ئینتاجکردنی هەموو ئەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان و عێراقیش ینی نەتواندراوە بەرهەم بێنرێن و ئەوانش کە نەتواندراوە لە هەموو وەرزەکانی ساڵ لەگەڵ ئەوانش خۆتان نەزانن پێویستی بە جۆرێک لە ڕاهێنان و شارکردنەوەی جوتیاریش جوتیارانی ئێمە کاتە خانووی پلاستیکیان پێدەدرێت یان شمۆڵەتیان پێدەدرێت لەگەڵ ئەوەشە وەرکشۆپ و چۆنیەتی ڕاهێنانی مامەڵەکردن لەو خانووە پلاستیکانە بەڵێ خۆشیان کۆمەڵەیەکیان هەیە لە بینی خۆیاندا کە تەنسیقێکی زۆر باشیان لەگەڵ یەکتریدا هەیە و بەو شێوەش مامەڵە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ دەکەن بەڵێ باش زۆر باش چوونەتە پێشەوە بە تەکیدی ئەوان وەکو وتم هەندێک کێشە و گرفتیان هەیە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بۆیان جێبەجێکەین بە جێبەجێکردنی ئەو کێشە و گرفتانەی کە ینی ئەوان خستویانتە بەردەمی ئێمە من تەسەوڕ دەکەم ئەوان بتوانن پەرەپێدانێکی زۆر لە بواری بڵین خانووە پلاستیکەکان و ئینتاجەکانیشیان بخەنە ناو بازاڕەوە یەکێک لە گرفتەکان کە لە لای ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ کێشەیە ئەوەیە زۆر جار خانووە پلاستیکەکان ینی ڕەچاوی هەمەجۆری بەرهەم ناکەن بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان و ئەمەش گرفتێکی دروست کردووە لەسەر شێوازی ساغبوونەوە ئێستا ئێمە چەند جارێک دانیشتنمان لەگەڵ کردوون بۆ ئەوی ئەو هەمەجۆریە لە بەرهەم لە ناو خانووە پلاستیکیەکان بێنینە ئاراوە ینی بۆ نمونە هەمویان پێشتریش خۆتان ئاماژەشتان پێکرد کە زۆر جار جوتیاران کۆمەڵێک یان بەرهەمێک زیاتر فۆکەسی داونە سەرێک کە زۆر لە داوخوازی بازار زیاتر بۆ لەسەر ئەوە بیر لە دروستکردنی کارگە ناکرێتەوە یان بە قوتونان بکرێت ئەوەی کە من دەمەوێت بیڵم طبعاً ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان یەکێک لەو بڵین خاڵانەی کە تەرکیزمان لەسەری بوو بابەتی پەرەپێدانی بڵێن پیشە سازی کشت و کاڵی بووە یعنی بەرزکردنەوەی ئاسی و بەرهێنانی کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا کە من بۆ خۆم گەشتبینم و ئەوەی کە بەعامی دنیا لە مەسلەی کۆرۆنا زەرمەند بوو تێیدا و لە ڕووی گیانیەوە زەرێکی زۆر بەرخەڵک کەوت و تەسیراتێکی گەورەی لەسەر اقتصادی وڵاتان دروست کرد خۆتان دەزانن بەڵام یەکێک لەو سێکتەرانەی کە بوو بە بڵین هەنگاوی بەرەو پێشی بەخۆبینی سێکتەری کشت و کاڵ بوو کە خۆراکی ڕۆژانەی خەڵکەوە بە بەردەوامی پێویست بوو کە بڕواتە ناو ماڵەکانەوە کشت و کاڵ نەوەستاوە خۆشبەختانە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستانیش ینی توانیمان لە هەموو ئەو ماوەی کە کەرەنتینە بووە ئەو پەڕی یعنی کار ئاسانی بۆ جوتیارانی خۆشەویست بکەین بۆ ئەوەی بتوانن بچنە سەر چێلگەکانیان و ئیمساڵ ڕێژەی ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر بوو. و بابەتی ساختکردنەوەی بەرهەمەکان جێرابێت ئاماژەت بە بابەتی تەماتەدا طبعاً ئێمە کارگەمان هەیە دوو کارگەی گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان کارگەی دۆشاوی تەماتەی هەریر و لەگەڵ کارگەی دۆشاوی تەماتەی شارە زور ئێستا حالیان لیژنەیەکمان پێکێناوە ئیمساڵ بە خۆشحاڵیەوە من سوپاسی کارگەی دۆشاوی تەماتەی شارە زور دەکەم دوای ئەوەی کە قەیرانی ساغنەبوونەوەی بەرهەمی تەماتە لە ناو بازاڕەکان دروست بوو ئەوان لەگەڵ ئێمە دوایەوەی کە دانیشتنمان لەگەڵ کردن ئامادەیان پێشاندا و ڕێژەیەکی زۆر تەماتەی هەرێمی کوردستانیان وەرگرتەوە هیچ جوتیاران بەڵام ئێمە ئێستا حالیان لیژنەیەکمان بە سەرپەرشتی خەبیرێکی خۆمان لە ناو وەزارەت کاگ ئەحمەد تایار دروست کردووە کە لەگەڵ هەردوو کارگەکە لە ئێستادا لە دانوستاندایە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە ئێستاوە هەم بنەتۆی تایبەت بە دروستکردنی دۆشاوی تەماتە بۆ جوتیاران دەستەبەر بکەین هەم لە ئێستاوە گرێبەست لە نێوان جوتیاران و کارگەکان ئەنجام بدەین بە میکانیزمێک کە بتوانن بەرهەمەکانیان ڕەچاوی کاتیش بکەین یەکێکی کەش لەو بابەتانەی کە گرینگە قسەی لەسەر بکرێت گەنجینەکانی گردەبۆرە با پێکە ئەو راپۆرتە بینین دواتر دێین لەسەر گەنجینەکانی گردەبۆر سێجار. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کۆمەلگایە کە بریتیە لە 32 کۆگا و کارگە نۆژەن کرانەوە سەر لە نوێکرانەوە بە کۆگایەکی زانستی کە هەریەکەیان دەتوانێت 32,000 تۆن بەرهەمی تێدا هەڵبگیرێ بە کۆی گشتی 7,000 تۆن بەرهەمی تێدا هەڵدەگیرێت. کۆمەلگەی گەنجینەکانی گردەبۆر لە ساڵی 2004 پلانی بۆ دانرا لە 2005 دەستکرا بەکارکردن لە ساڵی 2010 کارەکان تەواو بوو لە 2012 دەستی وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کرا بەڵام تا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەم کۆمەلگە و گەنجینانە نەکرا کە دواتر لە کۆتایی 2019 ڕادستی کەرتی تایبەت کرا بە کرێی ساڵانەی 406 ملیۆن دینار کاری سەرەکی ئەم کۆمەلگە و گەنجینانە بریتی دەبێ لە پاراستن و هەڵگرتن و خەزمکردنی ئەو بەروبوومانەی لەم وەرزەدا هەن بۆ وەرزێکی دیکە دووبارە بخرێنەوە بازاڕەوە پلان وایە کە 400 دەرچووی کۆلێژەکانی کشت و کاڵ
لێرە دابمەزرێن و کاریان پێ بدرێت لە ئێستاشدا بە بەردەوامی 150 کەس لەم کۆمەڵگەی گەنجینانە کار دەکەن. بەمەرجێک ئەم گەنجینانە دراون بە کەرتی تایبەت کەوا تەنها بۆ بەرهەمی ناوخۆ بەکار بهێنرێ و هیچ بەرهەمێکی هاوردەی تێدا هەڵ ناگیرێت. تەنانەت کار بۆ ئەوە بکرێ لێرەوە بەرهەمە زیاد لە پێویستیەکان هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێت. ئەم کۆگانەی ئێمە ئێستا حالیان کە ئیشی تیاکەین کۆمەڵێک بەروبوومی وەرزی پێشومان هەڵگرتووە یەکێک لەوانە پەتاتەیە ئینشەڵا بۆ ئەو وەرزانی کە پەتاتەی تیان نییە ئێمە توانین بیخێنەوە بازار. ئەمە یەکەم دومیشان ئێمە کۆمەڵێک سەوزە و میوە و بەروبوومی جوتیار هەیە کە ئێستا حالیان بۆیان ساغ نابێتەوە لە بازارە مەلیان وەرەگرین پاکێجی نەکرێت جارێک ترێخێنەوە ناو بازار بە شێوەیەکی جوان. دەستخۆشی لە بێگەرخان و لە کابینەی نوێمەکەین کە بەڕاستی بۆ ئەم پرۆژەی ئێمە زۆر هاندەر و پاڵنەر بوونە هەمیشە هاوکار و پشتیوانمانە. ئەم پرۆژەیە تەنها هەڵگرتنی بەرهەمەکانی لێ ئەنجام نادرێ بەڵکو کۆمەڵێک کارگەشت لە خۆ دەگرێ کەوا بەرهەمێنانی دۆشا و مرەبا و کشمیش و چەندانی تر لێرە دروست دەکرێن. ئەمەش بەرهەمە کوشتتوکاڵیەکان بە پیشەسازی دەکات. ئەم گەنجینانە لە ساڵی 2002 تا 2010 تەواو بوو بەداخەوە ینی نەتوانرا سوودی لێوەربگیرێ هەتا ئەو ساڵ دوای دەستبەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و دەستبەکاربوونی بەڕێز جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە هەوڵێکی زۆری دا کە ئەم گەنجینانە کاری لەسەر بکرێەوە سوودی پێویستی لێوەربگیرێ بەقەدەر بەهای ئەوەی کە ئەم پرۆژەی بۆ دروست کراوە. ئێستا خۆشببختانە ئەو کۆمپانیای کۆمەڵی هەنگاوی باشی ناوە لە وەرکردنەوەی یاخو وەرگرتنی بەرهەمی جوتیارانی ناوخۆ و خەزمکردنی دەناو ئەو گەنجینانەدا و هەندێ کۆمپانیەکە هەندێک هەنگاوی پێویستی ناوە بۆەوەی کە بەشێک لە بەرهەمانە هەناردەی وڵاتانی دەرەوە بکرێت بۆ ئەوەی کە بتوانین بە بازاڕی بکەین و سەرەتایەکی باش دەستی پێکردووە. یەکێک لە بابلی سیاسەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی و کابینەی نوێی حکوومەتی هەرێم ئەوەیە کە بە پیشەسازیکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکانە لەو کاتێک کە ئێمە بەرهەمێکی زۆرمان ئەبێ چۆن ئێمە بە پیشەسازی بکرێەوە چۆن ئەو زیادەی لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆی ئێمە سوودی لێوەربگرین و بیخینە بازاڕەکانی خۆمان و بە هەناردەی دەرۆژ برێن هەنگاوی پێسی بۆندا. لەگەڵەوەی ئەرشی سەرەکی ئەم کۆمەلگایەی پرۆژەی نواڵە بۆ هەڵگرتنی بەرهەمی زیادەی جوتیاران و پاراستنیان لە ڕزین و خەساربوون و خستنەوە بازاڕی لە کاتی پێویستدایە لە ئامان کاتدا ئەم پرۆژەیە بەیەکێک لە پرۆژە استراتیژیەکانی پارێزگای سلێمانی دادەنرێ کە 400 هەلیکار بۆ دەرچوانی کۆلێژەکانی کشتتوکاڵی دەڕەخسێنێت. واجبێمەیە ئەم خزمەتە هەنگوو ڕەنگە ئەم زۆر ناخوێن بە سەوت تشتیان بێژین دێ بۆ هەنگوو جیبەجیکەین. دەستخۆش بێگەرخان تەمان ئەوەی کە لەو راپۆرتە سەرنجی ڕاکێشام بۆ هەر کۆگایەک 32,000 تۆن بەرهەمی تێدا هەڵدەگیرێت بە تێکرای گەشتی 70,000 تۆن بەرهەمی تێدا هەڵدەگیرێت لەم کۆگیانە. ئەمانە جێگای تموحی جوتیارانی هەرێمی کوردستانە. ئەوەی کە لە ڕابردوودا یعنی نەبووتە نەرید لە وڵاتی ئێمەدا ئەوەیە کە کەمتر مەسەلەن مەخازنی بەڕات بەکار هاتۆ بۆ هەڵگرتنی بەرهەمەکان. ئێستاش تا ڕادێک دەکرێت بڵم سەرەتایە بەڵام وردە وردە زوتیاران من خەریکە پێی ئاشنا دەبن بە تەئکید ئەمە دەبێتە من بۆ خۆم ئەم کۆگایانە کە تەرکیزم لە سەرەتیەوە بەردەوامیش لەگەڵ خاوەنی کۆمپانیایەکە لەسەر خەتم بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بیکەینە ناوەندێکی گەورەی سنتەری بە بازارکردنی خەزنکردن و ساختکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکان. هەنگاوەکی باشمان دەست پێ کردووە و لە ئێستادا توانراوە بەشێکی زۆری بەرهەمە کشتتوکاڵەکان وەربگیرێەوە لەوێدا لە سارکەرەوەکاندا خەزن بکرێ و ئێمە پێویستمان بەوەیە کە ئێستا ئەو کارگانەی کە هێناویانەکە بە حکومی کۆرۆنا تۆزێک تەخیر بوو ئەم کارگانە بەگەڕ بخەین و ئینشاءڵڵا لە ماوەیەکی زۆر نزیکدا ئاستی هاوردەکەم کاتەوە بۆ نمونە بینیمان پەتاتە گرنگێکی زۆری پێدەدرێت ڕەنگە ئەمە لە خواستی زیاتری هاوڵاتیان بێت بیرتان لەوە کردو و بینێرنە شوێنی تر یان چەند ڕێگری لە هاوردە دەکات بە شێوەیەکی بە تەئکید ڕێگری لە هاوردە دەکات چکەوەکو وتم ئەو مەخازنانە نێوەن دەکەن بۆ پاراستنی بەرهەمە ناوخۆیەکان لە وەرزێک کە پێدەگا بگواستنەوەی بۆ وەرزێکی دیکانە یان بۆ کاتێکی تر
و لە هەمان کاتیشدا ئێمە یەکێک لە گرفتەکانمان ئەوەیە کە وەکو هەرێمی کوردستان ناتوانین شەهادەی صحی بدەینە بەرهەمەکانمان بۆ ئەوەی هەناردەی دەرەوەی وڵات بکرێت بۆ مەبەستەش لەگەڵ وەزارەتی زراعی عێراق قسەمان کردووە و نووسراوێکی فەرمیمان لە هەفتەی ڕابردوو ئاراسی وەزارەتی زراعی عێراق کردووە بە خۆشحاڵیەوە ئیستیجابیان هەیە بۆ ئەوەی کە ئەوان نوێنەرایەتێکی خۆیان بێنە هەرێمی کوردستان و لە پایتەختی هەرێمی کوردستان بۆی جوتیارەکانمان و یان بازرگانەکانمان نەچنەوە بەغا هەموو جارێ بۆ شەهادەی صحی و لێرە ئێمە شەهادەی صحی لە بڕوانامەی تەندروستیان بڕوانامەی تەندروستی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی معتەرف بێ وەکو دەوڵەتی عێراق بەڵێ بڕوانامەکە هەر لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان وەردەگیرێ و من سوپاسی وەزارەتی زراعی عێراق دەکەم کە تەفاهمیان لەم بابەتە لەگەڵ زۆر باشە بێگومان پرسیارەکانم زۆرن بەڵام کاتی بەردامەکەم تەواو دەبێت بۆیش ئەگەر ئاسایی بێ بەشێشتی پرۆگرامەکە تۆمار بکەین و لە هەفتەی داهاتوو دایبەزێنین و بڵاوی بکەین و ئاساییە بۆیشم دو پرسیار لێ دەکەم لەم راپۆرتە سەرنجی ڕاکێشام کە هەڵی کار فراهم کراوە بۆ دەرچوانی کشتتوکاڵ بۆ ئەمەتی لە سەرەتای کارکردنمان یەکێک لە هەدەفەکانمان ئەوە بووە کە ئێمە دەبێت دەرفەتی کار بڕەخسێنین بۆ دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵ و ڤێرتەرنەری بۆ ئەو مەبەستە هەر پرۆژەیەک هات بێتە ناو وەزارەتی کشتتوکاڵ یەکێک لەو مەرجانەی کە لەسەر خاوەنی کۆمپانیەکانمان داناوە 160 دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵ و ڤێرتەرنەری دەبێت جێگەی بکرێتەوە لە ناو پرۆژەکە و ئومێد دەکەم ئێمە بتوانین لە ماوەیەکی زۆر نزیکدا کە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لیژنەی یاسای ئەنجومەنی وەزیران ئێستا لە پەیوەندی داین بۆ ئەوی کە پرۆژە یاسایەک بچێتە پەرلەمانی کوردستان کە من لێرەوە ئەلانی دەکەم یعنی ئەوە ڕادەگەێنم ئەگەر ئەو پرۆژە یاسایە لە ناو پەرلەمانی کوردستان وەک خۆی پەسەند بکرێ زیاتر لە 6,000 هەلی کار دەڕەخسێنێ بۆ دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵ و ڤێرتەرنەری بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر سپاس لە بەشی دوێنی پرۆگرامەکە هەوڵ دەدەن لەسەر سامانی ئاژەڵی و بەنداوەکان قسە بکەین بۆش لێرە ئیکتیفا دەکەم بەو پرسیارانە بەڵێ بینەرانی خۆشەویست بۆ هیوام کە بەشێک لە پرسیارەکان وەڵامیان وەرگرت بێت تا ئەڵلقەی داهاتوو کە هەمدیست تایبەت دەبێت بە کشتتوکاڵ بەخواتان دەستپێرین واگەن.